کە ئیمساڵ لە 2017 ئاخر ئاماری وەزارەتی پەروەردە کە دەری کردووە کۆمەڵێک قوتابخانە کە بەپێی ئەو داتایی لای منە تقریبا 242 قوتابخانە کە خۆی نووسیوێتی ئەمە مەترسی ڕوخاندنی لێ ئەکرێ و 300 قوتابخانە زیاتریش ئەڵێ زۆر خراپە بە کۆی زیاتر لە 500 قوتابخانە بەپێی ئەم داتایی وەزارەت بێ بە کەڵکی خوێندن نایە. پرسیارەکە لەوەیە کە ئەم قوتابخانانە بەڕاستی لەو 500 ئەگەر هەر قوتابخانەیە 500 قوتابی تیابێ یان ژمارەیەکی زۆر قوتابی زەرمەند ئەبێت دەبێت حکوومەتی هەرێم ئەم داتایە بەڕاستی ئەنجومەنی وەزیران بێنە سەرخەت ئایا ئەم داتایی کە بڵاو کراوەتەوە بەم شێوەیە ئایا خوێندکار و ئەوانە تووشی دڵڕاوکە نایە کە قوتابخانەکانیش دابش کراوە بەسەر شارەکانە و زۆربەی ئەو قوتابخانەی مەترسی ڕوخاندنی لێکرێ قوتابخانە بنەڕەتیەکانن بۆیە ئێمە کە بەرلێرەیە بەڕاستی ئاگداری وەزارەتی پەروەردە ئەکەین کە ئەم داتایی بڵاو کراوەتەوە دەبێت ئەنجومەنی وەزیران بێتە سەرخەت دەبێت دراسەیەکی وردی ئەو بینایەنە بکرێ ئەگەر بەو شێوەیە بێت نابێ قوتابی لێی دەوام بکە هەرچەند ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 2000 قوتابخانە دوو دەوامە و سێ دەوام و تەنانەت چوار دەوامیشمان هەیە بۆیە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە قەیرانێکی گەورە دروستەکە لە هەرێمی کوردستان.